لەسەر سفرەوخوانەکانی ئێمە ئەگەر زەیتون هەبێەوە زۆر تایبەتترە تامێکی ترە بەخشە بە سفرەوخوانەکانمان. دوێنێ ئامارێکم خوێندەوە باس لەواکە ئەڵێ لە کوردستاندا تێکڕا بەرهەمی زەیتون بەتایبەتی ئەو جوتیارانەی کە سەرقاڵی بەرهەمێنان و باغداری زەیتونن خۆشبەختانە 1500 تۆن باز دەکەن لە چەند ناوچەیەکی دیاریکراوە یان 150,000 تۆن ئەفوو. لە هەمان کاتیشدا زەیتونی کوردستان هەندێک تایبەتمەندی خۆی هەیە بەتایبەتی لە هەندێک ناوچەی کوردستاندا بەتایبەتی لە ڕۆژاوای کوردستان زەیتونی ئەوێ زۆر ناوبانگ و تایبەتمەندی خۆی هەیە. ئینجام تەوەریە ڕۆمان تایبەت کرد بەوەی کە بزانین دیارترین ئەو زەیتونانەی کە لە کوردستان هەیە ولا بەتایبەتی لە لای ترشات فرۆشەکانی ئێمەیان لای زەیتون فرۆشەکانی ئێمە هەیە یان و کەسانی کە بازرگانیان مباراکەن ئەوانی کە خۆشکراون تایبەتمەندی خۆشکردنەکەیان ئەمڕۆ باز دەکەین کۆمەڵێک زەیتونمان هێناوەتە ستۆدیۆوە بە خۆشحاڵیەوە حاجی خالید محەممەد ئەمین کا بەڕێزیان کاسبکاری ئەمبارن لەگەڵ خۆی هێناونی و ئەمڕۆ یەکە بە یەکیان باز دەکەین زانی لەم بەرهەمانێکەوە لەسەر شاشای بینن چەندان بەرهەمی خۆماڵین کاک حاجی خالید بەخێر بێی زۆر بەخێر بێی کا حاجی ئەگەر باسێکی ئەوانە بکەین ینی زەیتون ئێستا ئێمە خۆمان چەند جۆرمان هەیە ینی لە کوردستان چەند جۆر زەیتونمانەیە کە بەرهەمی خۆماڵی بن. ئێستا خۆمان تقریباً 3 نوع زەیتونمان هەیە باشە ئەوەی کەوا ینی ئمڕۆ لە بازارە فرۆشی هەیە و خواردی هەیە نوعیتی چاچین دو نوعی زۆر چاک هاتووە بۆ ینی بەرهەم هاتووە لە کوردستانە نوعیشان بڵێن وەختی خۆی ئەمە لە مووسڵەمان هێنا پیانە و خەستاوی ئەوە ناوکەکەی چووکە و گۆشتنە ئەوە لە هەموو نوعاتەکان فاقترە لە هەمویان چاکترە. نوعیچکە هەیە پێڵێن دگڵ ئەوە ناوەکەی گەورەیە دەنچی گەورەیە گۆشتی کەمە ئەوە زۆر مەرغوب نییە. ئەم دوونەعە زۆر لە کوردستانی خۆمانە هەیە ئێستا حاڵی حاضر بەکارێنی. باشە تایبەتمەندی زەیتونی بۆ زەیتونێکی کوردی یاخود زەیتونێکی کە لە کوردستانە بەرەم هات بێت چ جیاوازێکی لەگەڵ زەیتونەکەینی دەرەوەی کوردستان بێت؟ زەیتونی خۆماڵی ئەگەر باوخێ خۆشی کەی ئێستا بۆ لە ئێستا ماوەیەکە باوخێ خۆشی ناکەم بە دەرمانە خۆشتێکم بەس هەیە کەم هەیە زۆر کەمە. ئێستا ئێمە بۆمانە لە ئەرموتەوە بۆمانە لە مووسڵەوە بۆمانە ئەمانە بە تایبەتی خۆشکراون لە مەنتیقەی سووریاشەوە بۆمانێت هەر بە تایبەتی خۆشکراون خۆماڵی پێڵێن ئەنی بە ئاوخێ خۆشکراون ما باقیکێکی هەموو بە دەرمانە. باشە خەڵک تا چەند خواستی لەسەر ئەوەیە ئەوەی کە وەکو خۆت باسی لێوێتی خۆماڵی و بە ئاوخوێ بۆ خۆشکراوە. ئێستا زۆر کەسەیە بەلای ئێمە پێماناڵێ کام زەیتونە خۆشە باشە ئێماڵێن ئەمە خۆماڵی خۆشە بەس خۆماڵەکان دایمە تو ڕێجی تاڵی هەیە هەموو کەسی حەزی لێ ناکات نەیچێگە خواڵێ با مکەی خۆماڵ خۆیەوە هەیەکێکە لە تایبەتمەندیەکان کە ئەڵەن زەیتون تۆزە ڕێگی تاڵی هەبێ اینجا خۆشەوانە ئەبێ ڕێجی تاڵی هەبێ اینجا خۆشە باشە ئەوانی کە ئەمان هەمووی بە دەرمان خۆشکەوت لە معمل خۆشکرا ئەم عملانە بە دەرمان خۆشیەکەن ئانی دەرمانەکەش خراپ نییە بڵێ بۆ خراپی ئەوان لی ئەزانن خۆشیەکەن تامەکەی زۆر خۆشە بەس ئەنی وەکو نەکانی خۆیان مەرغوب نییە بڵێ ئەوەی کەوا خۆماڵیە خۆماڵەکە زیاتر حەزی لێکە. باشەکە کاک حاجی خالید ئەو وتت هەندێکیان ناوکەکەی بچووکە و گۆشتەکەی زۆرە گۆشتنە ئەمە تایبەتمەندێکی باشە لە ینی ئەمە وەکو تایبەتمەندی تەماشاکرێ یان تام زۆر تامیش و بۆ تامیش وایە دەنکەکەی گەورەترە لە هەمویان گەورەترە باشە ناوچی بچووکە و گۆشتنە تامێکی قۆشی هەیە بۆ تامێکی بەدەستان خێبن 3 و ئیتیا لەو بابەتانە ناوکەکەشی دەریهێنن بامی تێکەن گێزەری تێکەن بیبەری تێکەن ناوکەکەی چووکەوەگە بچووکەیەتە دەرەوەبینی دەوشتی تێکەنەوە قۆشتەوە بەچی دەرێنن مەچینەی تایبەتی خۆی هەیە خەنە ناویەکەی کە ناوکەکەی دەریە و ینی یەکێک ئەخرێتە بەردەمە و مەشینەیە بەڵێ تۆزە ئەو جیازە کە ئەو زەیتونەیە هێنێ لەو باری خۆیە بە باری خۆیان
ینی دەرزیی لیان ئەوکەکەیتە دەروەچێت لاوە کرێکارێک بەدەستی خاتە نایەوە. زۆر باشە کاک حاجی بە شازێکی گشتی ئێوە خۆتان چەند جۆر زەیتونتان هەیە بۆ منە باسی لەوە کرد ئەو جۆرە زەیتونانەی کە خۆماڵین و لە کوردستانە هەیە بەڵام لە لای بەڕێستان چەند جۆری جیاواز زەیتون هەیە لە چه وڵاتێکەوە زۆرتر بۆتانیت زەیتون نەوعێتی زۆر زۆرە ئێستا ئەوەی کە بۆ لای ئێمەیە هەر پێشموتن دوان دووسێ نەوعە ئەم نەوع چاکەکان نیە بۆ لای ئێمە ئێستا ئێمە کامی چاک بێەوە هێنین چکە خواسی لەسەر لە بازارە حەزی لەکەن لە وێنانەوە بەمانێت لە ئیسپانیا بەمانێ لە ئیتالیا بەمانە لە تورکیا بەمانێت لە سووریاوەیەت لە ئێرانەوەیەت ئەمانە لە هەموو وڵاتەکانەوە باشترینیان هینی کام وڵاتەیە باشترینیان وڵی ئیسپانێک باشە ئیسپانێک بۆچی باشە ئەو باشتر خۆشی کردووە باشتر تامەکەی خۆ ینی خۆشکردنەکەش لایوانەوە هەمووی بەکاملی بە خۆشکراویە بن ینی خۆمان هیچ بابەتێک زەیتونێکمانەیە خۆمان خۆشیکەین یا بەس کوردەوارێکی خۆمان هەمان کوردەوارێکی خۆمانە کوردەوارێکی خۆشمان ئێستا زەیتونمان هەیە زۆر زۆرمانەیە لە کوردستانە بەس بەداخەوە شێوازی خۆشکردنەکەی هەتا ئێستا خەڵک نازانێت زۆر خۆشیکە ینی حکومەتیش ئینتیمان بەوە نایەت بە دوانی وەکو من بێنێ عەرزەیەکی باشی باتێ بڵێ وەرەبی کە بە شوێنی چاکردنی زەیتون خۆشکردنی زەیتون بۆ ئەوی ئەم هەموو زەیتونە خەسان نەبێ ئێستا ماڵی وا هەیە بە درەختەکەیەوە دەقێن 50-60 کیلۆی زەیتون هەیە ئێنێ نازانێت خۆشیکە ئاوخەی تێکا دەرمانی تێکا پاش دوو ڕۆژ ئەرزێ فرەیە ڕێنمایی تۆ چێتی ئەوە زانم دڵنیام ئێستا بەشێکی زۆر لە هاوڵاتیان ئاوە وەکو خۆتەڵی خۆشبەختانە زەیتون لەم سنوورەی ئێمە و لە کوردستان خراپ نییە زۆر زۆر بۆ 50-60 کیلۆیەک زەیتونی هەیە لە ماڵەکەیە ڕێنمایی تۆ چێ بۆ خۆشکرد بەڵای ڕۆژانە خەڵکی پرسیارمان لێ جوابیانەوەنی بە پێویست جوابێن خۆی ئەو زەیتونە ئەبێ لە 15 نوا بکرێتەوە ئەوە تاریخەکەیەتی تا 15 هەتا یەشیدا ئەبێ زەیتون بکرێتەوە لەو دارە باش ئەمە ئەهێنی ئەیکەیتە ئاوە هەر لە ئاوی سێدانە ڕۆژی ڕێک لە ئاوا بێ پاش سێ ڕۆژەکەی تە جوان جوان ئیشوێتەوە ئاویچکەی پیاکەی اینجا هێنی ئیکەیتە بەرمیلێکەوە تەشتێکەوە سەتلێکەوە ئاوخەیەکی تێەکەی ئیتر بە مانگێ بێ 2 مانگ بێ 3 مانگ بێ خۆشە بێت جاری واچێ بۆ 4 مانگی دەگە تەحملێ بێ نیسبەتی خوێکەشی بڵین ئەگەر لە 12 لیتر ئاو 1 کیلۆ خوێتێکی خوێی زبر ئەبێ وێ دیتیان نەبێ ئەم وردەی کە لە ماڵانە هەیە وێ دیتیان خوێی زبر هەیە وێ دیتیانە لە 12 کیلۆ بڵین 12 لیتر ئاو 1 کیلۆ خوێ جوان جوانەی توێنیتەوە تی ئەەکەی ڕقابەکەی هێنیتەوە ناڵی هەوالەی بە هەتا 2 هەفتە 3 هەفتە دوایی سەرگەڵیتەوە تێکی یەک جا تێکی دوازی لێنی تو خۆت و شانسێت بە 2 مانگ خۆشێ بە 3 مانگ وازانێ ڕۆژانە تێکی بێ کاک یەک جارە باشە ئەی دوایی بۆ نمونە هەر ڕاستە خۆ بێ بخرێتە ئاوخەوە یان پێشتر لە ئاوەدا ئەنجە بۆی ئەو تاڵاو شتێ بڕە اینجا ئەخرێتە ئاوخە چۆنە ئەمان هەر کەسی شەیە خاتە ئاوە هەتا 3 ڕۆژ ناڵم لە ئەیقیت ئاوە پاش 3 ڕۆژەکە ئاوەکەی ڕێژی ئەی شوێتەوە اینجایکێتە بەرمی لە شتێکەوە ئەو ئاوخەیەکی بەسەر و سەرەکێنیتەوە وتدەم زەیتونانە هەندێکیان لە هەندێک وڵاتی تر خۆشەکرێ بەڵێ تایەتی تایبەتمەندێکی خۆشکردنی خۆمان بێ بۆ نەبڵین ئێمە زەیتونمان هەیە بە ڕبەهەنار زەیتونمان هەیە بە هەندێک بابەتی خۆمان لە هیچ وڵاتێکی تر ڕەنگە ئەم شێوازی خۆشکردنە نەبێ شتی وامان هەیە ئێستا ئەم زەیتونەی کە ئێستا بڵین زۆر مەرغوبە ئەمە لە تورکیا بەمانێت باشە تورکیا شەرنیهی خۆی بێ وڵاتانی کە هێنێ خۆشێکا و معمەلی هەیە هێنێتە بازارەوە ئەو نەوعە ئەو خۆی ئەو شتە لای ئێمە دروست بوو کامە ئەمەی کە ڕبەهەناری تێگەی ئاوی بڵێم بە جێلاز ئاوی مرەبای جێلازی تێگەی ساوی سێم ئەوەی سێم ڕبەهەنار ئەوە جێلاسە ڕبەهەنارەکە ئەو سەر ئەوەی ڕبەهەنارەکەیە پێگەشتی ئەمانە جاری وایسە هەن نوعێکمانەی عەسەلیە ئەم عەسەلیە لە ئێرانەوەیەت خۆشکراوە بەس ئێمە چاچیەکەین شتیکەی تێکەڵاوەکەین تامێکی زۆر خوشەیە خەڵک زۆر تەڵباتی لەسەر باشە اینجا ئێستا کە ئێمە لە ستۆدیۆ دانیشتین زۆر بۆنی زەیتونەکەین لەگەڵ جاترەیە بەڵێ زەیتون بە جاترەش خۆشەکرێت وایە خۆی ئەو شتانەکەی کار لەسەری بۆ خۆشببوون نییە تامەکەی هێت پێپیاکە ئێستا ئەمە
تەرخۆنی تێەکەین جاتەی تێەکەین بەعزی ژانی وایە حەزی لەکە ڕاستە یا بە تەمەرهن ئەمانە بە تەمەرن خۆشەکەین ئەمانە تەبەن هەموو لای خۆمان خۆشە بێ باشە ئەم خۆشکردنە کاک حاجی چەند ڕۆژی پێچێت تا ئەو تاماگرێت ئەو زەیتونی ڕبەهەنارە ئەگەر ئێستا بیکەیتە ڕبەهەنارە و پاش سعاتێکیکە تامەکەی خۆشە بێ بەس ئەگەر داینێ بۆ بەیانی دوو بەیانی ڕزیێت خراپە بێ باشە شێوازی هەڵگرتنی زەیتون ئەبێت چۆن بێ بۆ نمونە خاتونەکان لە ماڵەوە کە خۆیان ئەیانەوێت زەیتون خۆش بکەن ئەو درەختی کە باسمان کرد لە ماڵەکانی خۆیان ئەیانەوێت ئەو بەرهەمی زەیتونە بۆ نمونە لەسەر سفرە خوانەکانیان هەبێ بەڵام ئەبینی پاش ماوەیەک نەرمە بێت خراپە بێت ئەبێ شێوازی هەڵگرتنەکەی چۆن بێت بەڵێ خۆی کاگەر بە ئاوخەکە خۆشی کرد دوای کە خۆش بوو بڵێ تاڵی زۆر نەما خۆی تۆزێت ڕێکی تاڵی هەیە اینجا بینی بیشۆیتەوە ئەگەر حەزەکەی سوێر نەبێت دووسێ ڕۆژ بیکەراوە ئاوەکەی بڕێژە اینجاوە بیێنە هەیە هیوا هەیە حەزیەکە سەرکەی تێکە هیوای حەزەکە نارنجی تێکە نارنج قاژەکە لەگەڵ لیموە ئەیکا بە سەریا و تۆ زەیتێکە بەسەرا بۆی بریقە باتەوە و جوان بێ و خەسار نەبێ ئیتر ئەوە لە سەلاجا داینەی لە دەری شەو داینەی چەندێک داینی مشکلی نییە باشە کاک حاجی ئەمەی پشتەوە دووەمدانە ینی سێرەکەم زانی زەیتونەکە هەستەکەی شتێک پێ چزاوە ئەوە چیە؟ ئەوە ئوتو ئێمە بە کوردوای خۆیان پێ ئوتو ئەم برژان نامە ئەمە لە جیازێکە ئەی برژێنێک ئەی برژێنێ خەڵک حەزی لێکە ئاڵێ با برژاوەکە تا دیمەنەکان لەسەر شاشە هەیە تامی دووکەڵ ئەیە ئەمە هەندێک زەیتونم خواردو تامێکی دووکەڵی هەیە ئەویان چێ جیاوازە لەمە نییە تامی دووکە مەگەر خەڵک خۆی بۆ زۆر خۆی من خواردومە زەیتونێکی بچووکی وردە لە بازار ڕاهەیە ینی هەستەکەی تامی نازانم دووکەڵە یا من بە دووکەڵ تێگەیشت خواردومە شتێکی تر شتێکی تێ بکەن ئەبێ شتێکی تێ بکەن باش خۆی دووکەڵ نییە زەیتونی ڕەش و زەرد و قاوەیی و ئەمە ئەم ڕێنگانەشمان هەیە بۆ سەوزیش لەو سەرەوە ئەبینم هەرم چار ڕەنگە هەیە یان ڕەنگی تریش هەیە خۆی زەیتون بەعام هەر هەمووی زەردە هەمووی زەرد ڕەش نییە ئەمەی کە ڕەشە ئێستا نەوەیەکەیە پێڵێن بەرچایی باشە چرسە بەیانیان خۆن خەڵک تورکیا لە تورکیا و لە وڵاتانە زۆر لە بەیانیان لەگەڵ ماس و پەنیر وشتیایی خۆن پێڵێن بەرچایی ئەوە ڕەشە ڕەش کراوە بە دەرمان ڕەش کراوە ئەجنال لە ئەسڵا خۆی زەردە زەیتونێکی ئیسپانی هەیە خەڵک زۆر داواکاریەک زۆر ینی هەریاڵە ئیسپانیەکەم بەرێ ئەو ئیسپانیا تاڵ نییە هەچی پێ بڵێ تاڵی دیانێ بەس تامێکی خۆشەیە ئەو بە دەرمان خۆشە بێ لە ساسە و دەرمانێ ئەنی خۆی زەردە ئەو دەرمانی تێکن ڕەشەکە باشە کاک حاجی بۆ نمونە ئەگەر کەسێک بێ زوو زەیتونەکەی پێ بگات چاوەڕێنە کات مانگێک دوو مانگ لە ئاو خەداینە ئێستا جۆرە دەرمانێک هەیە وابزان مەڵەم بە سێ چوار ڕۆژی تر ئەو تاڵاوی زەیتونە هەڵمژێت و تۆ توانیت بۆ نمونە بە هەر تامێک بێت بتەوێت خۆشیکەی ئاساییە بەوانە بۆ منە زەیتون خۆش بکرێت واللهی ئاسایی نییە بۆچی ئەو دەرمان ئاسایی نیە طبیعی نییە چونکە هەچی بیکەیتەوە ئەو من خۆم تا ئێستا هەتا ئەم دقەیە بەکارمان نێناوە هیچ معلوماتێکیشم نییە لە سەری چۆن خۆشەکە و چۆن خۆش ناکرێت کە بەکارمان نێناوە بەڵام من ئەوە ئەزانم کاڵێم خراپە چونکە ئەو تو هەچی تاڵی و خۆشی و لە ماوەی دو سێ ڕۆژە هەمووی بێتە دەرەوە کەفێکی سپیە کاتێتە دەرەوە ئەوە خراپە باشە کە حاجی زەیتون هەیە زۆر قەڵەوە و زەیتون هەیە زۆر وردە ئەمانە پەیوەندیان بە چیەوە هەیە جۆری درەختەکەیە بەڵێ جۆری درەختەکەیە ئەو زەیتونەی کە زۆر ئەیبینی قەڵەوە ئەمە جیاکرێتەوە خۆی لە ئەسڵا ناو سەوزە لێەوە زۆر گەورەیە نازانم ئەو نەوعا ئەو نەوع خۆی ناوەکەی گەورەیە ناوی گەورەیە گۆشتەکەی کەمە ئەوە ئیتالیە ئەوە ئیتالیا لەو سوودیشی هەیە و سوورەکەمان ئیمڕۆ لەبەر دەستنەوە بێنین سوودیشی عینەوە بەوە نیە دەنگی گەورەیە بەس ئەوی کە بیبەرەکەی تایە و شتەکانی دیاوەڕ بەهەنار و ئەوە بە جێراسێک ئەوە لە هەمویان بەرغوبترە دەنگەکەی گەورەیە خۆی دارەکە ئەنواع وشکالی تایە ئەی لە بێژنگەیەن بە دەرەجە وردەکەی بۆ خوارەوە ئەویکەیتە تا گەورەکەی ئێمە ئیسفادی لێکەمێنی باش نرخی زەیتون جیاوازی هەیە بەم خۆشکردانە یان پەیوەندی بە وڵاتەوەیە کە هاوردە ئاکرێت
والله ئێستا ئەرە وڵات علاقی بەسەر وڵاتانی دەرەوەیە هینا بەروبوونی خۆمانەگە خۆمان خۆشی کەینەوەی خۆمان بێ گران نییە ئەنی 4,000 تا 6,000 دەست بێەکە 4 5 بۆ 6 ئیتر ئەو ئیتالێژەوە چونکە خۆی لە ئەسلا کلفێکی زۆرە چێتە سەر ئەوە کیلۆین بە 1000 ما باقی هەمووی کلێ بە 6,000 زۆر گران نییە. باش کاک حاجی دایمەن ئێمە لە نێو پرۆگرامەکەمانە باسی کاریگەری مادە پلاستیکەکانمان کرد تومانە مادە پلاستیکەکان زیانیان هەیە بۆ تەندروستی و هەڵگرتنیشت تیاندا ڕەنگە مەترسیدار بێ ترشاتی ژوایە زەتونی ژوایە ینی بینیمانە هەیە لە تەنەکەی هەڵەیەگری لە تەنەکەی خۆشیەکە هەنی لە مادەیەکی چۆن بڵێ پلێت و ئەوانەیە خۆشیەکە ڕای ئێوەش لەسەر ئەمە هەروایە یان پێچەوانەیە وڵی خۆی پلاستیک باش نییە ئێستا ئەو زەیتونەی کە لە پلاستیکایەت لە سەڵی نایلۆنا 6 مانگی بۆدانراوە بەس ئەوەی کە بە تەنەکەی ساڵێکی بۆدانراوە تەنەکەکە لە ناو نییە دەرمانێکی پێوەکەن بۆ یاخیی لێ ئێن بۆ ئەوەی کەوا هیچ مشکلەیەکی نەبێت و وەکو نایلۆ پلاستیکەکە نییە تەنەکە باشتر باشە لە سەرەتا باست کردت ڕەشەکە کە چرچە بێت وەکو بەرچایی بکارێت بۆ بە کەلتور خواردنی زەیتون لە لای ئێمە خەڵک ئەیخوا بەیانیان ماوەیەکە تەقی بڵێم 5-6 ساڵە بێ لە سلەیمانیا زەیتون ڕۆژ بە ڕۆژ بەرەو سەرفبوون زیاتر دەبێت ڕۆژ بە ڕۆژ ئێستا ئەمە جاران لە هەفتاکانە تەنێ زەیتونمان هێنا لە مووسڵەوە بەشی ساڵەکەیە کردی ئێستا ڕۆژی وایە 10 تەن لەم سلەیمانیا سەرفە بێ 10 تەن زەیتون لەم سلەیمانە سەرفە بێ ئێگەر ئەوە هی خۆمان بێ زەیتونی خۆمان بێ خۆش بکرێ و هینکرێت بۆ چیم لە دەرەوە بێنی خۆشمان زەیتون چاکمان هەیە ئێستا ئەرموتە زەیتونێکی باشی هەیە ئاغجەلەر ئەوە بە زەیتونێکی باشەیە لە کەلار زەیتونێکی باشەیە لەم مەنتیقەی شار باژەی لای خۆمانە زۆر کەس کە دوێتی 1000 2000 بر 3000 بر زەیتونی هەیە زۆر زۆرە باشە کاک حاجەوێن پرسیارێ بکەم بۆ منە کەسێک لە ماڵەوە کە خۆی زەیتونی خۆش کرد بێت بەڵام دوای کەیتر زەیتونەکەی پێگا دیتر بە هەر تامێک خۆشیکی بە ڕەنگە زۆر کات تامەکەی بەدڵ نەبوو بێ چۆن ئەتوانێت جارێکی تر بۆ منە تامێکی تر بکاتە ناو ئەو زەیتونەوە ئاسایی ئەمە خود ئاساییە ئەتوانێت بیشواتەوە ڕۆژێ لە ئاوا داینێ ئاوەکەی بڕێژێ بۆ بەیانی حەزەکە نەوەیچکەی تێ بکە بڵین نارنجی تێکە باش ئەگەر حەزی لە نارنجە بیشواتەوە لیمۆی تێکە باشە لە ئەزمموی توە قەتشتی وات لێ بەسەراتەوە بۆ نمونە زەیتونت خۆش کرد بێ دوایی کە تاقیت کرد بێتەوە تامەکی و بەدڵ نەبوو بە دیسان جارێک بەڵێ زۆر جاشتی وا بووە ئەنی خۆمان گۆڕیمانە بەس ئێمە زیاتر سرکە بەکارێنی ئەو سرکەیە بەکارێن کە ئێسا لەمانە ئەو سرگەی کە تایەتی ئێساوە سرکەی چینەوەوانەکە ئەمە سرکەی خۆمانەکەی گرینەوە لە بازار سرکەیش طبیعیە ئەگرینەوە بعضیشانێ سرکەی سێوی تایە بعضیشان سرکەی خورمای تایە سرکەی خورما و سرکەی سێ و سرکەی تری ئەمانە زۆر احتیاجیە تۆزێ ڕوونی کەیتەوە 6 مانگ هیچی لە نایە خۆشترە بێ عکسەوە زۆر خۆشترە بێ و لەوەی بقرا بێت باش کە حاجی بۆچی لە ئەوەی کە دەرەکرێ و هەستەکەی بەس گێزەر بەکاریە بۆ شتێکی تر بەکار گێزەر بەکارێنن بیبەر بەکارێن ئەمانە بۆ هاوڕێن لەگەڵ یەکە کارلێکەکەن لەگەڵ یەکا چییە وڵی تەڵەبە تامەکەیەتی حەزی خەڵک حەزی لەکە ئێستا ئەمە لە بازار لە دوکانی ئێمە ئەکماندانە چەرەسە ڕبانار ماکرۆ بەسەرا خەڵک حەزی لێکانە لەو چەرەسەم بەرێ تەڵەبات ئیوای حەزی لەکە خواردوێتی لە شوێنێک لەوێ بینێکەڵێ لە فلان چۆن کردیمە ئێستا ئەمە ماوەیەک خۆمان زەیتونەکان ناوچینیە لە ئەسڵاکەیت بعضێکی ناوچیتیانێ دەرهاتووە ئێمە هینی تێەکەین چی پێڵەن بامی تێەکەین گوێزی تێەکەین در ئەوەیش ئەمێنێتەوە بیبەری شیرینی تێەکەین بیبەری تونی تێەکەین ئارزی ئەو خەڵکە ئارزی خۆیەتی کاک حاجی لە دوای ئەوەی کە بۆ منە زەیتونەکە تاڵاوەکەی ڕۆیشتر ئەم جۆرانی کە ئێستا لە ستۆدیۆ لێرە ئاساییە هەمویان تێکەڵی یەککەیت و دواتر خۆشیان کەی تامیکیان بێت یا خود نەخێرە بە هەرێکیان و بەجیا خۆشکرێن شەرست تێکەڵەکرێ وڵی خۆی تێکاوە ناکێت تێکەڵی نەکی خۆشتە تۆ لە ماڵەوە یەک ناوە زەیتون هەیە وایە بەزەوە بۆی ئەو پرسیارم کرد لە بازارەکانە بینیمە چەند جۆرێکی جیاواز لە زەیتونە تێکەڵیان کردو و خۆشیان کردو ئیفرۆش ئەوە هەمان ئەو زەیتونە تێکەڵەشمانەیە ئەو وەختی خۆی ئێمە
دروستمان کرد هەنێ زەیتونمان هەیە لە ئیتالیاوە لەو سوورە و لە سەوزەکە معرەزێکمان کردەوە لە معرەزەکە زەیتونەکەمان زۆر بوو کوڕەکەم هەواڵی کوڕم چوو زەردەکە و سەوزەکە و سوورەکەی تێکەڵاو کرد جا خەڵک سەرنجی ڕاکێشە ئەو ڕۆژە ینی زۆری فرۆش هەمووی هاتەوە بۆ دوکان بۆ بەهانی ئەو لەو زەیتونەمان بەلێ ئیجا ئێستا شتی کەمان ئیزافە کردو هەموو ڕەنگەکەمان تێکەڵاو کرد ئێستا من نەمهێنا جێگانەوەی ژنە سوورە زەردە سەوزە قاوەیە هەموو نەوەکان تێکەڵاوێکی خۆشترە حەزر سێگەکەی تا حاجی دوایین پرسیاری من دڵنیام زەیتون تەنها بۆ خۆشی ناخورێ یعنی بۆ چێژ نییە ئەزانم لە کوردواری خۆشمانە یان هەموو دنیا بیر لە سوودەکانی شێکاتەوە ئەگەر چی پرسیارەکەم کەمێک تەندروستیە ینی پەیوەندی بە پزیشکانەوە بەڵام دڵنیام خۆتان بەپێی ئازمون و شارەزایی خۆتان لە میشەیە سوودەکانی زەیتون ئەزانن یعنی زەیتون بەگشتی بۆچی بەکارێ بۆچی بە سوودە ئەوەی ئێمە بیستی بێتمان و معلوماتمان هەبێ ئەڵێن بۆ ئێسقان باشە حد لە دێر زەمانەوە کە باسمان گەوتیانە زەیتون بۆ ئێسقان باشە ئیتر بە قووەتیەکە قایمیەکە جوانیەکە ئیتر ئەوان هەبێ پزیشکان ئەو معلوماتە زیاتر وەرگن لەسەر زۆر باشە خۆ تا چەند لەسەر سفرە و خوانەکان گرنگی بە خواردنی زەیتونەیە کاکحاجی هەردەم لەسەر سفرەی خۆمانە ئێمە کام جۆرایانە زۆر بەدڵی وەڵڵاهی ئەگەر بڵم زیاتر خۆماڵێکەیە خۆماڵێکەیە خۆم وەزە ڕێژی تاڵی هەیە وەی ئافرەت زۆر حەزی لە ڕێژی تاڵی نییە کەیەت ئەلێ شتێکی بە ئەوە ئێمە فێگارەوە لە بەعملنا ئەلم با تو ئەوە بەلە دەنچێ بخۆ دوو دەنوخۆ تاڵەکەی دەمتان نامێنێ یەکەم جار تاڵە بەس دوایی کۆشە بێت باش وڵات چەند منوتمان پرسیار با پرسیارێکی هێشم بۆ هاو ئەو زەیتونانی کە لە نێو ترشیاتدا هەیە هەموو جۆرەکان ئاساییە بخرێتە نێو ترشاتەوە یان زەیتونێکی دیاریکراو هەیە بۆ ناو جۆرەکانی ترشاتی زەرد و سوورە بێت زەیتون ئەگەر بیکەیتە ترشاتەوە ئەبێ خۆشی نەکەیت ئێساوە هەرێکی تقریبن نوعتانێکەیە خۆش کراوە بەس ئێمە هەمانە هیچی پێوە دێ خۆشمان کردووە دامان ناوە بەس سرکەی تایەکە خەڵک داوای ترشات دەکات وسێنێکی بۆ تێکی حەزێ هیچ واژە دێ لەوم بۆدانە بۆی تێکە احتیادیە ئەسوانی تێکەڵاویشی بەس تێکەڵاو نەکرێ باشترە بەجێنیان دەستەکان حاجی سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ تاوی زانیاریەکانت باندومان کردی دەستەکان سپاسیەوەژەکەم دەستیەوەش خۆش بێ و دەستی و برادرانش خۆش بێ کامێرە و زۆر سپاس زۆر سپاس